خاڵی چوارەم لەسەرم قسەی ئەمان هەر کەسێک واز لە تەوحید بێنێ بەلەش جێبەجێشی نەکە باشە بەس بە زوبان بیڵێتەوە ئیتر لای ئەوان ئەوە مسلمانە حتا وەکو خۆی بە زوبان بەدرۆی نەخاتەوە لای ئەوان مسلمانە و هەر بە مسلماندارە کە ئەوەش بۆ خۆی کوفرە جا بۆیە سێرەکەی مرجئەکان ئیمانیان کردووە بە یەک شت کردویانە بە یەک بابەت یەک بەشیت هەبێ هەموویت هەیە یەک بەشیت هەبێ هەموویت هەیە کەواتە ئەبوو جەهلیش بەمە ئەبێتە مسلمان فیرعونیش بەمە ئەبێتە مسلمان شەیطانیش بەمە ئەبێتە مسلمان چونکە ئایا شەیطان ئیمانی بەبوونی خوا نییە با ئیمانی بە تاک و تەنهایی نییە با ئیمانی نییە بە ئەسما و صفاتی با ئیمانی نییە بە ڕبوبیەت و ئولوهیەتی بەڕەوەڵاهەیەتی ئیمانی نییە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەیطان با ئیمانی بە هەموو پێغەمبەران هەیە ئیمانی بە هەموو کتێبەکان هەیە ئیمانی بە هەموو مەلایکەتەکان هەیە ئیمانی بە بەهەشت و جەهەنەم هەیە خۆی هەمووی لە ناویەتی وەزاکە لای ئەمان شەیطان مسلمانە چونکە ئیمانی هەیە و تاوایتەوە مسلمانە لا ئەمان فرعونیش مسلمانە چونکە لە سەرە مەرگاوتی ئامنت أنه لا إله إلا الذي آمنت به بنو إسرائيل وأنا من المسلمين بە زمانوتی لا إله إلا الله ووتیشی من مسلمانە کەواتە لایەوان فرعونیش مسلمانە لایەوان ئەبوو جەهلیش مسلمانە چونکە ئەبوو جەهل فەرمووی ئێمە بتانە ئەپەرستین بۆچی ئەبوو جەهل وایەوت قورئان تۆماری کردو خۆی بەرگارە فەرمێ ئەبوو جەهل و ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئێمە بتانە بۆ ئەپەرستین لە خوامان نزیکەنەوە کەواتە نیەتەکەی باش بۆ لە خوا نزیک بوونەوە بۆ لایەوان ئەبوو جەهلیش مسلمانە کە ئیمانیان کرد بە یەکشت ئیترە وەختە هەر کەسێ تۆزێکی لەو ئیمانە هەبێ لایەوانە بێتە مسلمان لایەوانە بێتە مسلمان بۆیە سەیرەکەی ئەڵێن تەنانەت گاور و جوولەکەش مسلمان نواڵێ ئەڵێ بۆ ئەڵێ چونکە باوەڕیان بە ڕەب العالەمین هەر هەیە با بڵێن ئیسا کوڕی خۆیە گرنگەوەی باوەڕیان بەخوا خۆی هەیە بۆیە لای ئەوان سەیرەکەی ئەڵێن ئەوانیش مسلمان ناتوانانی پێیان بڵێ کافر مرجئە پیسترین قەومی سەرزەوین دواتر باسییانەکەین و ئەو حەدیثانی لەبارەیانەوە هاتووە و ئەو قسانەی عولەما کە لەبارەیانەوە هاتووە لە پێشینی خۆمان هەموویتان بۆ نەقڵەکەین ئینشاءالله